ومن وەکو خۆم وەکو ئیسیفادە زۆر ئیسیفادەم لێ کردووە، سوودم لێ بینیوە لە ڕووی خوێندنەوە، بۆ نمونە لە ڕووی بینینەوە، لە ڕووی ژمارەوە، ژمارە لەبەرکردن بەڕاستی ئێستا بە کەمترین کات من لەبەرکردن ئەەکەم. من لەسەر ئینگلیزیش کردم لە ڕووی بڕە پارەکەشەوە هیچ پارەکەی زۆر نییە بەڕاستی، لە پای ئەوەی کە ئەمان زۆر گرنگی بە خوێندکارەکان دەدەن بۆ فێرخوازانە دەن کە بەشداریان کردووە. سڵاو، من ناوم شنە حەسەنە، بەشداروی خولی 27 یادگەم کردووە. ڕێز و سڵاوم هەیە سەرەتا بۆ هەموو مامۆستاکان، بە تایبەت بۆ مامۆستا ئاوات نەسروڵڵا، بۆ مامۆستاکان تر، بۆ مامۆستا ئێڤار، بۆ هەموو مامۆستاکان. ناتوانم ناوی یەک بەیەکیان بێنم، مامۆستاکان یەک لە یەکیان باشترن، دەرسەکان زۆر بە باشی ئەڵێنەوە. و من وەکو خۆم وەکو ئیسیفادە زۆر ئیسیفادەم لێ کردووە، سوودم لێ بینیوە لە ڕووی خوێندنەوە، بۆ نمونە لە ڕووی بینینەوە، لە ڕووی ژمارەوە، ژمارە لەبەرکردن بەڕاستی ئێستا بە کەمترین کات من لەبەرکردن ئەەکەم. من لەسەر ئینگلیزیش کردم، لەسەر کوردی کرد بام لەوانەیە زۆر زیاتر بەرەو پێش چووبام، بەڵام من هەر من هەنجەکەم ئینگلیزی بوو، لەسەر ئینگلیزی کردومە، بینینم زۆر باش بووە. ئێستا وەکو چۆن شتێک کە لەبەری ئەەکەم یەکسە بەڕسمێتەوە، کەلیمەکان بەڕسمێنەوە بەرچاوم، ژمارە هەر بە ڕێگای ئەڕۆم یەکسەر ژمارەکان هەر یەکە و بە پێی سیستەمی ئێمە سیستەممان هەبوو، بە پێی ئەو سیستەمە من ژمارەکان لەبەر ئەەکەم بەبێ ئەوەی لە بیرم بچێتەوە. بۆ نمونە من چەند جارێک لە خۆمی ئەپرسمەوە ڕاستی ئەو شتانێک کە لەبەری ئەەکەم، هەتا شەو ئەخەوم، شەو کە خەوتم پێش خەویش ڕیکۆڵ ئەەکەمەوە، هەر هەمووی ئەیڵێمەوە ئەوەی کە بە ڕۆژەکە لەبەرم کردووە و خوێندومەتەوە، یاخود نووسیومە یان بینیومە. لە ڕووی خواردنەوە خۆم هەر باش بووم، لە ڕووی خواردنەوە ڕاستی هەر خواردنی تەندروستم خواردووە، چونکە من چەند ساڵێکە هەر خۆم هەر وەرزش ئەەکەم و خواردنی تەندروست دەخۆم. بەڵام لە ڕووی هەناسەدان، بۆ نمونە هەناسەدانێکیان وەرزشێکیان فێرکردین کە هەناسەدانە، من وا بووم پێشتر، بەڵام نەمکردبوو بەخۆ، بەس ئێستا کردومە بەخۆ. ڕۆژانە بۆ نمونە 3 تا 4 جار من هەناسێ خۆڵ هەڵەمژم، بۆ نمونە 10 جار 15 جار 20 جار بە پێی توانای خۆم. وەکو خۆم ئیسیفادەم لێ کردووە، زۆریش سوودم لێ بینیوە. و سوپاسی یەک بە یەکی مامۆستاکانەکەم، دەستیان خۆش بێ لە ڕووی بڕە پارەکەشەوە هیچ پارەکەی زۆر نییە بەڕاستی، لە پای ئەوەی کە ئەمان زۆر گرنگی بە خوێندکارەکان دەدەن بۆ فێرخوازانە دەن کە بەشداریان کردووە. من سوپاسیان ئەەکەم، لێرەوە دەستخۆشیان لێکەم بە هیوای سەرکەوتن و ئیشی باشتر و باشتر.